سڵاتان لەبێت. گەندەڵی دیاردەدزێ و دیارەکەی کۆمەڵگەی کوردی یەکێکی ترە لەو پرسە گرنگانەی نەوشورا مستەفا سەرۆکی لیستی گۆڕان بۆ چوونی لیستی گۆڕانی لەبارەوە دەخاتە ڕۆ. جەخت لەسەرەوە دەکاتەوە کە یەکێک لە ڕێگاکانی بنەبڕکردنی گەندەڵی کاراکردنی پارلەمانە. بەڵام ئایا گەندەڵی بە سادەیی چۆن پێناسە دەکرێت؟ جۆرەکانی چین و لیستی گۆڕان چۆن کاریان لەسەر دەکات؟ بەڵێ گەندەڵی ئێمە دروستمان نەکردەوە، ینی گەندەڵی ئەوەی کە باسی ژەکرێت ئەوە نییە مبالەغە لە زلکردنیا بکرێ. گەندەڵی بۆ بە دیاردەیەک لە کۆمەڵی کوردیە. سادەترین تعریفی گەندەڵی بریتە لە بەدبەکارهێنان یا خراپ بەکارهێنانی دەسەڵات بۆ بەرژەوەندی تایبەتی، بۆ بەرژەوەندی شخصی، بۆ بەکارهێنانی دەسەڵات بۆ خزم و کەسوکار. ئەمە ئاسانترین و سادەترین تعریفێتی. وەختە سەیری کۆمەڵی کوردەواریەکەی ئەوەی جێگەی داخە ئەوەیە کە گەندەڵی ئێستا لە کۆمەڵی کوردەواریە بوارە جیاجیەکانی ژیانی گرتوێتەوە. ئەتوانی بیکەی بەچەند جۆرێکەوە، جۆرێکیان گەندەڵی ئیداریە، جۆرێک گەندەڵی داراییە، جۆرێک گەندەڵی سیاسیە، جۆرێک گەندەڵی ئەخلاقیە، جۆرێک گەندەڵی کۆمەڵایەتیە. کاڵین گەندەڵی دارایی مەبەستمان لە ئیستیغلالی پلە و پایەی حکوومەتی یا حزبی، مەبەستمان لە ئیستیغلالی ئەو دەسەڵاتەیە کە هەندێک لە کاربەدەستان هەیەە بۆ دەوڵەمەندبوونی نامەشروعی خۆیان و خزم و کەسوکاریان. ئەویش لە ڕێگەی ئەوەی بەشداربوون لە کۆنترات، بەشداربوون لە مقاولات، بەشداربوون لە شەریکاتی گەورە، لە ئەو کاروبارانەی کە پەیوەندی بە دارایی گشتیەوە هەیە، لەسەر حسابی دارایی گشتی دەوڵەمەندبوونی نامەشروع ئەو بەشێکە لە گەندەڵی دارایی، سەر ڕای بەرتیل خۆری و دزی و اختیلاس و ئەو جۆرشتانێکە لە کاروباری حکوومەتیان ڕوەدات. بەشێکی تری گەندەڵی ئیداریە، ئەوش ئەوەیە کە دانانی خەڵکی نەشیاوە بەهۆی دڵسۆزی بۆ حزب یا دڵسۆزی بۆ کەس یا دڵسۆزی بۆ لایەنێکی سیاسی بێ ئەوەی گوێ بدرێتە پێوەرە قانونی و ئیداریەکان. بەواتەیەکی تر پێشێلکردنی هەموو مەعیارە قانونی ئیداریەکانە لە هەڵبژاردن و لە دانان و لابردنی کاربەدەستانی حکوومەتی و حکوومەتیە. بەشێکی تریان گەندەڵی سیاسیە، ئەویش کە لەسەر ئەساسی محسوبیت و منسوبیت، لەسەر ئەساسی خزمایەتی هێنانە پێشەوەی خەڵکو و پێدانی پلە و پایەی بەرزی حکوومەتی و حزبیە، لەسەر ئەساسی وەلای شخصی یا وەلای سیاسی یا وەلای عائیلی، کە ئەمە بێ بە سەبەبی ئەوەی کۆمەڵی خەڵکی بێنە پێشەوە بە دەور و پشت و بە دەست و پێوەنی ئەو کاربەدەستانە حسابەکرێ. گەندەڵی ئەخلاقیش ئەوش بەشێکی ترە لەوەی کە لە کۆمەڵی ئێمە بڵاو بووەوە، ئەوژەوەیە ئیستیغلالکردنی پلە و پایەی حکوومەتی بۆ دروستکردنی پەیوەندی نامەشروع لەگەڵ ژنانە بۆ ڕاوەژن بۆ بەدڕەوشتی. چارەسەرکردنی ئەمانە لە ڕاستیە لە کۆمەڵی کوردستانە بە یەک شەو ڕۆژ ناکرێت. یعنی بنبڕکردنی ئەمە پرۆسەیەکی تەدریجیە، پرۆسەیە کە چەند لایەنێکی هەیە. یەکێک لەو لایەنانە دووبارە بوونەوەی هەڵبژاردنە لە کاتی خۆیە. ئەگەر لە وڵاتەکەی ئێمە هەموو چەند ساڵ جارێک هەڵبژاردننی پەرلەمان بە شێوەیەکی پاک و ئازاد بکرایە، ئەگەر هەڵبژاردننی شارەوانیەکان، هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا، هەڵبژاردننی ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی، حتا هەڵبژاردننی حیزبەکان، ئەگەر لە کاتی خۆیان بکرایە، نوێبوونەوەیەک لە سەرکردایەتیەکان و نوێبوونەوەیەک لە کاربەدەستەکان و لە نوێنەرەکانە ببوایە، بێگومان ئەوە بێ بە سەبەبی ئەوەی کە هەموو هەڵبژاردننی کۆمەڵی خەڵک سزا ئەدرێ و کۆمەڵی خەڵک پاداش دەدرێت و کۆمەڵی خەڵکی تازە هەڵبژێرێ. یەکێکی تر لە ڕێگەکانی بنبڕکردنی گەندەڵی کاراکردنی پەرلەمانە. پەرلەمان بتوانێت میزانێ ئاشکرا بکات، شەفافیت لە میزانە هەبێ، شەفافیت لە گرێبەست و مقاولات و کۆنتراتەکانە هەبێ، بتوانێت لە سەموو ئەوانە لێکۆڵینەوە تحقیق بکات. یەکێکی تریانەوەی کە ئێمە هەیئەتێکی نەزاهی سەربەخۆ و ئازامان هەبێ، بتوانێت دوای ئەو هەموو کەم و کوڕیانە بکەوێت و تحقیبی بکە و معاملەی قانونی لەسەر بکات. یەکی تریانەوەیە کە ئێمە سڵتەیەکی قەزایی سەربەخۆ و ئازامان هەبێ، بتوانێت گەورەترین کاربەدەست لەسەر مەسەلەی گەندەڵی بدا بە دادگا و لێپرسینەوەی لەگەڵا بکات. یەکێکی تریان ئەوەیە کە ڕۆژنامەوانیەکی ئازاد هەبێت، سەرچاوی معلوماتی هەبێت، بتوانێت تاقیبی ئەو گەندەڵیانە بکات کە لە دام و دەستگاکانی حکوومەتیان ڕوئەدات بۆ ئەوەی بۆ خەڵکی ڕوون بکاتەوە و بێ بە سەرچاوەیەکی دیسانەوە بۆ دادگا و بۆ پەرلەمان و بۆ لێکۆڵینەوە لەوانە. بە گشتی ئەمانە ڕەنە لە ماوەی چەند ساڵێکا بتوانێت کە گەندە سنوورێک بۆ گەندەڵی دابنێت. بێگومان گەندەڵی ناکرێت
بڕێ لە 100 بنبڕەکرێت لە هەموو کۆمەڵەکانی دنیا هەیە بەڵام لە هەموو کۆمەڵێکا کە گەندەڵی هەبێت لێپرسینەوەش هەیە دادگا هەیە سزادان هەیە ئەوەی جێگەی داخە لە کوردستانەکەی ئێمە تاوکو ئێستا لێپرسینەوە و سزادان نەبووە ومێدمان وایە ئەگەر دەنگ بن بە لیستی گۆڕان کارێکی وا بکەین کە هەوڵ بین نەخشەی بنبرکردنی گەندەڵی ئیداری گەندەڵی سیاسی گەندەڵی دارایی گەندەڵی ئەخلاقی گەندەڵی کۆمەڵایەتی دابنین و لەسەری بەردەوامین بۆی بنبڕی بکەین